نقول لنا نبرەکان درعەکانی کوردستان کە لێرە دروستەکرێت ئەمە یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی کە لە سلێمانی دروستەکرێ و ئەم کۆمپانیای خاوەنێتی یەکێکە لە ئۆتۆمبیلە هەرە بەهێزەکان کە تەواوی پلێتەکەی لە ئاسنێکی تۆکمە دروست کراوە وەردوێنەکاندا دەبین. ئەمە بەشی دەرەوەی ئۆتۆمبیلەکەیە و ئۆتۆمبیلێکی گەورەیە، توانای گواستنەوەی چەندین سەربازی هەیە، بەشی ناوەیەتی وەردوێنەکاندا دەبینن. لێرە زیاتر لە 15 کەس 10 کەس ئەتوانن دانیشن و ئێرە شوێنی بڵین دۆشکە و ئەوانەیە بەشی سەرەوەی و پلێتەکەشی زۆر ئەستورە وەردوێنەکاندا دەبین. ئەمە ئەستوری پلێتەکەیەتی تەواو لە ئاسنێکی تۆکمە دروست کراوە. ئەم ئۆتۆمبیلە توانای گواستنەوە جوڵەپێکردنی خێرای هەیە و خێراییەکی زۆر تایبەتی هەیە. وەردوێنەکاندا دەبینن تەواوی دەرگاکان و بەشەکانی وەکوڵین درع کراوە. ئەمە ناوەی ئۆتۆمبیلەکەیە، لە کۆمپانیای فۆردە، لەو کۆمپانیای فۆرد دروست کراوە کە مەکینەی سیارەکە لە دروستکەری کۆمپانیای فۆردە، بەڵام لێرە لە سلێمانی ئەم تەختیفەی بۆ کراوە بە ئۆتۆمبیلێک کە ئەمە ئەستوری دەرگاکانیەتی و بەرزیەکی زۆر تایبەتی هەیە. ئەمە شوێنی تەخەکردنەکەی. تەنها ئەم ئۆتۆمبیلە نییە، بەڵکو چەند ئۆتۆمبیلێکی تر هەن کە لێرە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی نمایش کراون. ئەمە تایبەتمەندیەکانی ئۆتۆمبیلەکەیە کە بەم شێوازەی دەبینن دەتوانێت بۆ ماوەی 10 کاتژمێر بڕوە و خێراییەکی زۆری هەیە و دەبڵ ئەکسلە ئۆتۆمبیلەکە. و ئەم چەکانەی کە لێرەن دژی ئەم چەکانەیە، ئەم چەکانە بە هیچ جۆرێک ناتوانن ئۆتۆمبیلەکە ڕاگرن، بەڵام بێگومان لە کاتی بوونی تەقینەوەی بەهێز و RPG و ئەوانەی دیکە ئۆتۆمبیلەکە دەوەستێت ڕادەگیرێت. و لێرە ئۆتۆمبیلێکی تر هەیە میژ هەمان شێوە سەربازیە، هەمان کۆمپانیایە وەردوێنەکاندا دەبینن. ئۆتۆمبیلێکی گەورەترە بەراورد بوو و ئەمیش بە هەمان شێوە دژە ئەم جۆرە چەکانەیە کە سەرێنەکاندا دەبینن و توانایەکی گەورەی هەیە ئەم ئۆتۆمبیلەش. و لەگەڵ ئەوەشدا سەوتی کامل بڵین کەپسە و توانایەکی بەهێزی مانەوەی هەیە. و بزوێنەری ئەم ئۆتۆمبیلە گەر لەگەڵم بن پێتان بڵێم کە چ جۆرێکە. و ئەو ئۆتۆمبیلە بە تایبەتمەندیەکی جیاواز لەوەی دیکە دروست کراوە، ئەمەیان تا ڕادێک بۆ ئۆپەراسیۆن و گواستنەوەی زۆر خێراتر ئەبێت. ئەمە شوێنی پرسیەکانێتی و ئەمەش ئەستوری ئۆتۆمبیلەکەیە. لە پێشەوە سەرسوان و هاتان بۆ گوازمەوە. ئۆتۆمبیلێکی زۆر گەورەتر و بەهێزترە و بەم شێوازەی کە دەبینن ئەمە توانایەکی گەورەی هەیە لە گواستنەوەی ئۆتۆمبیلەکان. و ئەمەش نمونەی جامەکانیەتی کە بەم شێوازە لەسەر گولە تاقی کراوەتەوە وەردوێنەکاندا دەبینن. بە هیچ جۆرێک گولەکە نەیتوانیوە جامەکە بشکێنێت و پێقەڕبێت. وەردوێنەکاندا دەبینن بەم شێوازە. سەرەوە ئەمە ناو ئۆتۆمبیلەکەیە، بەم شێوازە ناو ئۆتۆمبیلەکەیە. هەشتاش بۆ دەکەیەتی خێرایی 140 کیلۆمەتر لە کاتژمێرێکە ئەڕوا. یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی کە توانایەکی مانەوەی بەهێزی هەیە، بەڵام ئەمەش گێڕەکانێتی 6 گێڕی هەیە چگە لە بەک. و بەم شێوازی کە دەیبینن توانای بەقوت و بەهێزی هەیە. ئەمەش یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی کە دروستکراوی ئەم کۆمپانیایە. من ئەم کۆمپانیای نازانم چی، بەڵام وەردوێنەکاندا دەبینن توانایەکی گەورەی هەیە، بەرزە.